سڵاوتان لێبێ بینەرانی ئەزیز، ئەمڕۆ هاتینەوەلاتان بە کۆمەڵە بەرگە و بابەتی تازە چوارەم ڕۆژی ڕەمەزانی پیرۆستان لێ پیرۆز بێت. سڵاو لێ بەڕاستان سڵاو لێبێ لیندا چۆنیت؟ زۆر سپاس دەکەم. سڵاوتان لێبێ ئەزیزانم، هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن، ڕۆژ و تەعات و پەرستشی هەموو لایەکتان قوبڵ ئینشاءالله. ئەم ئێوارەیەش لەگەڵ لیندایە هاتینەوە خزمەتتان، هیوادارین ببینەوە میوانێکی ماڵەکانتان. جا لیندا پێمان بڵێ ئەمڕۆ لە چوارەم ڕۆژی ڕەمەزانە باز لە چیەکەین؟ جا ئەمڕۆ کۆمەڵێک بەرگە و بابەتمان ئامادەیە. جا تەوەری سەرێکمان سەبارەت بە پاراستنی دەموددانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. ئەمە پێشتر باسی پاراستنی دەمودانمان کردووە بە گشتی، بەڵام وەکو ئەزانن ئازیزان لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی پلانی ڕۆژەکە و شەوەکەمان بە تەواوەتی ئەگۆڕێ، بۆیە بێگومان ڕێگاکانی خۆپاراستنیشمان لە هەموو نەخۆشیەکان و پاکراگرتن و خواردنەکانمان ئەگۆڕێت. ڕاستە لیندا، جا ئێمە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوڵاتیانە ئەبین. نمونە یەکەم پرۆگراممان تایبەت کرد بە خوانی تایبەتی بەربانگ، دوم پرۆگرام بۆ خوانی پارشێ و سێمیش ڕێخستنی خەو و باشترکردنی خەومان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. چوارم پرۆگرامیش باز لە پاراستنی تەندروستی دەموددانمانەکەین. بەدڵنیایی ئەویش گرنگیەکی زۆری هەیە، چونکە ڕۆژوانان بۆ ماوەی چەند سەعاتێکی زۆر هیچ خواردن و خواردنەوەیەک ناخۆنەوە و ناودەمیان وشکە بێتەوە. بەدڵنیاییەوە ئەمە زیان ئەگەیەنێ بە دەمودانمان و ئەمڕۆ پێتان ئەڵێن ئەو زیانانە چییە؟ چۆن خۆمان لەو زیانانە پارێزینی و چۆن ئەم زیانانە کەمترکەینەوە؟ ڕاستە ئەنجایەکێک لە دیاردەکان ئەوەیە کە دەمانوشکە بێ بێگومان لە بەرەوەی ماوەیەکی زۆر ئاو ناخۆینەوە. جا ئەو دەم مشک بوونەوەیە کۆمەڵی کاریگەری ئەخاتە سەر کەسەکە. جا هەم سەبارەت بەو بابەتە هەواڵێکمان ئامادەیە، بێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە. یەکێک لە کێشە هەرە باوەکانی ڕۆژوگران لە مانگی ڕەمەزاندا وشکبوونەوەی دەم و بۆنی ناخۆشی هەناسەیە. زۆرێک وا دەزانن ئەمە تەنها پەیوەندی بە برسێتیەوە هەیە، بەڵام توێژینەوە نوێیەکان دەری دەخەن کە وشکبوونی دەم مەترسیەکی گەورە بۆ سەر تەندروستی پووک دروست دەکات. چۆن دەتوانین ددانەکانمان لەو مەترسیە بپارێزین؟ بەپێی توێژینەوەیکی زانستی کە لە زانکۆی بێرینگهام لە بەریتانیا ئەنجام دراوە، دەرکەوتووە لیهێڵی یەکەم بەرگریە بۆ دانەکان. کاتێک بۆ ماوەی زیاتر لە 14 کاتژمێر ئاو ناخۆرێتەوە، ڕێژەی ڕژانی لیگ بە شێوەیەکی بەرچاو کەم دەکاتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ترشەڵۆکەکان و بەکتریاکان بە ئاسانی هێرش بکەنە سەر مینای ددان و پووک. بەپێی داتاکانی زانکۆی بێرمینگهام، وشکبوونی دەم لە ڕەمەزاندا ئەگەری توشبوون بە هەوکردنی پووک بە ڕێژەی لە 35 زیاد دەکات. ئەم خواردنەوەی 2 لیتر ئاو لە شەودا دەبێتە هۆی کەمکردنەوەی بۆنی ناخۆشی دەم بە ڕێژەی لە 150. بەڵێ زانایان ئەم زانکۆیە دەڵێن وشکبوونەوەی دەم ژینگەیەکی لەبار بۆ گەشەی بەکتریاکانی ئەنەرۆبیکس هەروەک لە وێنەکانیشا دەرکەوتووە دروست دەکات کە بەرپرسن لە هەوکردنی پووک و خوێنبەربوون لە کاتی شۆردندا. پسپۆڕان ڕێنمایی دەدەن بە ڕۆژوگران تاوەکو لە نێوان بەربانگ و پارشەودا بڕێکی زۆر ئاو بخۆنەوە بۆ ئەوەی ڕژێنەکانی لیک چالاک بمێنەوە. هاوکات دەشڵێن بەکارهێنانی سیواک یان فڵچەی ددان بەبێ هەویری ددان لە کاتی ڕۆژوودا یارمەتی دەرێکی باشە بۆ لابردنی ئەو چینە بەکتریایی کە لە سەرددان کۆ دەبێتەوە. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی پشتگوێخستنی تەندروستی دەم لە مانگەدا دەبێتە هۆی کێشەی درێژخایەنی پووک کە ڕەنگە دوای ڕەمەزانیش بەردەوام بێت. بۆیە شۆردنی دانەکان دوای ژەمی پاشێ و بە یەکێک لە گرنگترین هەنگاوەکان دادەنرێت بۆ ڕێگریکردن لە کۆبوونەوەی پاشماوەی خۆراک و ئەو ترشیانەی لە کاتی ڕۆژواندا توشمانە بێت. عزیزانم، دواتر بە ورد و درشتی لەسەر بابەتی سیواک و پاراستنی دەمودانمان قساکەین. میوانێکی تایبەتیشمان ئامادەیە لەم بارەیەوە، بەڵام بە ئێستا بچینە لای یەکێک لە هەواڵەکانی ترمان کە لیندا زۆرێک لە ئێمە و بەڕاستی هیچ سفرەوخوانی هیچ ماڵێک بەبێ شیرینی و شەربەتەکان نابێت لە ڕەمەزان. بەڵێ لە مانگی ڕەمەزانە. جا ئێمە هەواڵێکمان ئامادە کردووە لەم بارەیە کە با بزانین ئەم شیرینی و شەربەتانی کە لە ڕەمەزانان ئاخورێت چه زیانێک بە دەمودانمانەگەێنێ. بازانیایی
توانایی زیاتر وەرگرین لەم بارەیەوە. فەرموون. سفرەی بەربانگ بەبێ شیرینی و شەربەت نابێت، بەڵام ئەم چێژە کاتیە دەبێتە هۆی دروستبوونی کارەساتێکی تەندروستی بۆ ددانەکانمان. زانکۆیەکی جیهانەکان هۆشداری دەدەن لەو هێرشە تشەڵۆکی کە دوای بەربانگ ڕوبەڕووی مینەی ددان دەبێتەوە. توێژینەوەیەکی زانکۆی کۆپنهاگ لە دانیمارک ئاشکای دەکات خواردنی شیرینیە چەورەکانی وەکو پاقلاوە و هاوشێوەکانی مەترسی کلۆربوونی ددان لە ڕەمەزاندا 3 هێندە زیاد دەکات. داتاکانی زانکۆی کۆپنهاگ دەری دەخات خواردنی شیرینی لە نێوان بەربانگ و پارشێودا بە ڕێژەی لەسا 45 ئەگەری کلۆری ددانەکان زیاد دەکات و غەرغەرە و پاکردنەوەی دەم و ددان بە ئاو دوای هەر ژەمێک ئەو مەترسیە بە ڕێژەی لەسا 20 کەم دەکاتەوە. توێژەران ڕوونی دەکەنەوە بە بەکتریاکانی ناودەم شەکرەکان دەگۆڕن بۆ ترشەڵۆکێکی بەهێز کە تەنها لە ماوەی 20 خولەکدا دەست دەکات بە هەڵوەشاندنەوەی مینای ددان. ئەم پرۆسەیە کە بە هێرشی ترشەڵۆک دەناسرێت لە ڕەمەزاندا بەهێزترە چونکە جەستە لیکی کەمتری هەیە بۆ ئەوەی ئەو ترشەڵۆکانە پوچەڵ بکاتەوە. سپۆرانی زانکۆی کۆپنهاگ ئاماژگاری ڕۆژ و گران دەکەن کە نابێت ڕاستەوخۆ دوای خواردنی شیرینی ددانەکان بشۆرترێت چونکە مینای ددان لەو کاتەدا لاوازە و فڵچەکە زیانی زیاتری پێدەگەێنێت. هاوکاتیش بەکارهێنانی پەتی ددان لە دوای بەربانگ زۆر گرنگە چونکە زۆربەی کلۆربوونەکان بەهۆی گیربوونی شەکرەکان لە نێوان ددانەکانەوە دەست پێ دەکەن. کەواتە لەوە تێگەشتین خواردنەی پاقلاوە و لوقمەقازی ئەتوانێت کێشەی ددانەکانمان بۆ 2 هێندە و 3 هێندە و 4 هێندە بکات. ئەجا ڕاستان ئەمێ پرسیاری ئەوە بکەم وتی کە ئەگەر ڕاستەخۆ دوای شیرینی دانت بشۆی خراپە ئەمە بۆچی وایە؟ خۆی وا پێشبینی ئەکرێت و وا مەزەندە کراوە کە ڕاستەوخۆ کە کاتێک نانەخۆی نەک شیرینیش بە گشتیش باسکەین ڕاستەوخۆ دوای ناخواردنیش پێویست ناکادان بچۆین چونکە ئەو کاتێک کە نان ئەخورێت ئەو کاتی کە شیرینیەک یاخود هەر خواردنێک بێت ئەخورێت لە ناودەمانە تشەڵۆکی ناودەممان زیاد دەکات و تشەڵۆکی دەممان زیاد دەکات ئەو کاتە زیان ئەگەێنێ کاتێ ئێمە پەت بەکاربێنین یاخود فڵچە بەکاربێنین زیان ئەگەێنێ بە دەمودانمان لەگەڵ ترشەکەیە مینای ددانەکانمان ئەخورێنەوەتە ترشەڵۆکەکەی کە لە ناو دەممان نازیاکە لەگەڵ ئەو خواردنەیە لەگەڵ فڵچەکەیە کردارێکی لێخشاندن دروست دەکات و زیان بە مینەکەمان ئەگەێنێ ئەمە شەوە کارەکەیە. ئەجا باباسی چینێکی گرنگ بکەین لە کۆمەڵگای مناڵە بزانین کێشەی ددان لای مناڵ چۆنە چۆن مناڵەکانمان و ددانەکانیان بپارێزین بابێکەوە بینەربین. منداڵان لە مانگی ڕەمەزاندا زیاتر لە هەموو کەسێک ڕوبەڕووی مەترسی کلۆربوونی ددان دەبنەوە ئەمەش بەهۆی زۆری شیرینی و گۆڕانی کاتی خەویان. دایکان و باوکان ئەرکێکی قورسیان لەسرە بۆ ئەوەی ڕێگری بکەن لە تێکچوونی ددانە شیریەکانی منداڵەکانیان لە مۆرزەدا. بەبێ توێژینەوەیەکی زانستی زانکۆی ئەدێڵات لە ئوسترالیا منداڵان لە مانگی ڕەمەزاندا بڕێکی زۆر لە شەکر وەردەگرن بەهۆی خواردنەوەی شەربەت و شیرینەکان لە کاتی بەربانگدا. بەپێی ئامارەکانی زانکۆی ئەدێلایت 70 کلۆربوونی ددانی منداڵان لە ڕەمەزاندا بەهۆی نەشۆردنی ددانەکانە پێش خەوتنی شەو. بەکارهێنانی فلۆرایت دەتوانێت بەرگری ددانەکان بە ڕێژەی لە 30 زیاد بکات. توێژەرانی ئەم زانکۆیە هۆشداری دەدەن کە ددانی منداڵان میناکەی تەنکترە و خێراتر تووشی کلۆری قوڵ دەبێت. کێشەی سەرەکی ئەوەیە کە منداڵان دوای خواردنی ژەمەکان بە بێ شۆرنی ددانەکانیان دەخەون. ئەمەش ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی بەکتریاکان بۆ ماوەی 8 کاتژمێر بە بەردەوامی بوونیان هەبێت و لە کاریگەریان هەبێت لەسەر تێکدانی دەم و ددانمان. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی کە پێویستە دایکان و باوکان سیستەمێکی چاودێری ددان بۆ منداڵەکانیان دابنێن بە جۆرێک کە شۆردنی ددان پێش خەوتن و دوای پارشێ و ببێتە ئەرکێکی ناچاری.
هاوکات ڕێنمایی دەدەن کە منداڵان هەان بدرێت تاوەکو بڕێکی زۆرتر ئاو بخۆنەوە لە بری شەربەتە ڕەنگاو ڕەنگەکان. زانکۆی ئەدێلاید ئاماژە بەوە دەدات بەکارهێنانی هەویری ددانی فلۆراید بۆ ئەو منداڵانەی لەم مانگەدا گرنگیەکی دوو هێندەی زیاتر و گرنگیەکی زیاتری هەیە چونکە چینی مینای ددان بەهێز دەکات لە بەرامبەر ئەو هێرشە تشەڵۆکیەی کە بە بۆنەی شیر نەمەنەکانەوە دروست دەبێت. جا ئەمانەوە لەوە تێبگەین سیستەمی چاودێری مناڵ چەندێک گرنگە و پێویستە دایک و باوکانمان چی بکەن بۆ ئەوەی کە مناڵەکانیان بپارێزن لە هەر کێشەیەک منە کێشەی دەموددان کێشەی دەرونی ڕاستان هەر لە باسی دەموددانە بین تۆ چی بە باشە زانیت؟ بەڕاستی لیندا مناڵان هۆشیاریەکی سەرەتاییان نییە تاوەکو ئەوە هۆشیار بن کە کاتێک نانە خۆن یاخود کاتێک شیرینیەکە خۆن دواتر دەموددانیان چۆن ئەنجام بخەون بەبراورد بە ئێمە بەدڵنیایەوە و ئەوەش ئەرکی دایک و باوکانە کە ئەو هۆشیاریان بۆ ئاراستە بکەن کە تێبگەن لەوەی کە پێویستە دەموددانیان چۆن ئەنجام بخەون واتە جۆرێک لە سەربازی بێت بە زۆریش بەڵێ ئەوە ئێمە هەموو جارەوە بە دایک و باوکان ئەڵێن بە زۆریش بێ ئەبێ پێش ئەوە وەکو پاداشت و سزایەک بۆیان ئەنجام بن جا بەڵێ ئەوەی ڕابێن بەدڵنیایەوە جا بۆ نمونە ئێمەوە بە هینەکان ئەڵێنەوە بە دایک و باوکان ئەڵێن کە بۆ نمونە پاداشتێکی بەرێ بڵێ تۆگەر دەمودانە بشۆی من ئەو شتە بۆکەم یا بۆ نمونە هەدیەیەکی بەرێ یاخود بۆ نمونە وەکو یاریەکمان هەیە جۆرە یاریەکمان هەیە کە تایبەتە بە لە کاتی شۆرنی دانەکان زۆر جار منداڵەکان سەرنجیان ناشکێت بەسەرەوەی کە ڕاستەوخۆ فڵچەکە لەسەر دەموددانە وردەکانیان ئەنجامن باشترە دایک و باوکیان لە پێشچوی مناڵەکانیاندان بشۆن و هەنێ چالاکی و هەنێ تەکنیکی تایبەت هەیە بۆ نمونە ئەو کاتە بە شێوەیەکی بازنەی دەستیان ئاوالەیەکەن ئەنجا وردە پچوکیەکەنەوە هەتایەتە ناو دەمیانەوە ڕاستە ئەنجا کۆمەڵێک فڵچە هەیە بۆ مناڵان زۆر جوانە ئەنجا یەکێک لە خاڵەکانە موێت ئاماژەی پێ بم زۆر جار لە کلینیکەکان ئەبینم کە دکتۆرەکان چەند گرنگی ئێن بە مناڵەکان کۆمەڵێک هەدیان بۆ داناون کاتێک چارەسەرەکەیان بۆکەن دوای چارەسەرەکە هەدیان پێدەن ئەو گرنگی دانە بە مناڵیان زۆر جار بینیومە لە کلینیکەکانە لە سەقفەکە تەلەڤیزۆنیان هەڵواسیوە بۆ ئەوەی مناڵەکە بخۆی سەیری شتێک بکە کاتێکە هینی بۆکەن ددانی بۆ چاکەکەن کە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە مناڵەکە هەست بکات کە دوای ئەوەی کە ددانەکەی بۆ چاکەکرێکە بنمە ئازارەکە یاخود ئەترسێ لە دکتۆرەکە پاداشتێکی ئەبێت دکتۆرەکە پاداشتێکی دایک و باوکەکە پاداشتێکی پێدا ئەمە وای لە یەکە بۆ جاری داهاتوش بەدڵێکی خۆش و بەڕەزامەندی خۆی بێتەوە بەردەستی دکتۆرەکە ئەگەر ئازاری هەبوو دەستی خۆش بەلیندا بۆ زانیاریەکانت جا ئازیزانم لە دوانمان لە هاوڵاتیان وەرگرتووە بۆی بزانین لە پاشێوانە زیاتر چ شتێکە خۆن هاوکارم ئەلەن لە دەستکی تەندروستیەوە ئەم لێدوانی بۆ وەرگرتوین بابەیەکەوە بینەربین و دوای ئەوەش پزیشکی پسپۆر ئامادەیە لە بابەتەکە و بۆەوەی وەڵامی تەواوی پرسیارەکانتان بینەوە و باز لە تەندروستی دەموددانەکەین فەرموو با بینەری لێدوانەکە بین. سڵاوتان لێبێ کاتی پارشێ و هاتوونەتە ناوبازار تا بزانین هاوڵاتیان چ خواردنێکە خۆن بۆ پارشێ و تا چەندێک لەسەر ڕێنمایە تەندروستیەکان بەردەوامە بن. هاوڵاتیان بۆ پارشێ و بۆ خواردنی ژەمی پارشێ و ڕۆ ئەکەنە لای ئێوە بۆ خواردنی بابەتە برداوە وڵاتە ڕادەیەکی زۆر بەزەم ساڵ کەمترە لە چاوپارە بەبوونی مەعاش کەمە بۆ بۆنە ژیان کەسابەت کەمە
کەمتر ڕووی تێکردووە باشە بەگشتی و کەسانی کێنە لای ئێوە چ خواردنێک خۆن بە تایبەتی کەباب بخۆن زۆری کەباب بخۆن ئەرە وەڵام ئەو خواردنانەی تر بۆ نمونە گۆشت و بۆ نمونە هەمووی ئەخورێ لەگەڵ تەڵە بابەت بە زۆرێکی کەباب زیاتر ئەخورێ باشە ئەی خۆ باباسێکی خۆ بەڵێ چییە خۆی زیاتر وەڵای خۆم زیاتر سنگی مریشکە خۆم پاشەوان عادەتەن ئێمە ماست و ناساجی بەترم شەو دووشەوە بەسا ڕۆژێتر ڤیتامینی گۆشتمان داوەزی یعنی نازانم ماعیدە خۆی حڕە یعنی نفس تەبیعەتی من لەگەڵ جەنابتان فەرقەکە بەس خواردنی سوی باشترە وەڵای ئێستا بێوە ناخۆش هێلکەی کوڵاو و قەیماقم خوارد ئەتنانی گەرمی لێ لەم نانەوەی چاخانەیش چا خۆین و دانیش بیسراحەت نانەکە خۆن و خۆمان حازرەکەین ئینشەڵا کە خوا لێمان قوڵکە بۆ پارشێوەکەین و بۆ بەیانی بە ڕۆژوو تەم خۆم خواردنی برژاومە ئەیفرۆشم خۆم یەم قەیماق بێ ماست بێ هێلکە بێ خۆم ئێتر تەبیعەتە زۆریش هەیە خەڵکی سلێمانی بە عام نەوسنن ئەگەر ئەو ڕۆژە گۆشتی برژاو نەخۆنە ئێوارەکە یا پارشێوەکەی خۆیان بە برسێتی ئەزانن خۆشخۆرە خەڵکی سلێمانی خۆشخۆرە ئەسا تایەتی لە خەوە ساوات و بۆ دووشیش گەربی خوایە دووشیش گورچیلەیە دووشیش گۆشت کەباب هەموو یەخورێت لێرە وەڵایتر هەموو شتەریە مەسەر زەوق لە ناو خواردنێک هیوا شۆرباخۆ هیوا برنجش لەخوا هیوا مەخلەماخوا قەیماخوا ماستەخوا پەنیر ئەو شتانێ وەڵا هەر کەسێک و لەسەر ڕەغبەتی خۆیەتی هەر کەسێک و حەز لە خواردنێک سایی وایە هەلکەی کوڵاخوا هیوایە برنجش لەخوا هیوایە شۆرباخوا هیوایە ماستەخوا قەیماخوا ئەو شتانە عزیزانم جا هەر وەک لە راپۆرتەکەیە بینیمان کە باس لە خواردنی پارشێو کرا جا خواردنی پارشێو زۆر گرنگە کە ژەمێکی سووک بێت خۆمان ڕانەهێنین بۆەوەی کە ژەمی قورس بخۆین جا لەوە گرنگتر ئەوەیە کە دوای خواردنەکە ددانەکانمان بشۆین چونکە وەکە زانین لە ڕەمەزانە ناتوانین لە ژەمەکانی ترا ددانمان بشۆین ئەجا نابێ ماجوونیش بەکار بهێنین هەوری ددان بەکار بهێنین بۆیە زۆر گرنگە لە پارشێوانە دوایان خواردن ددانمان بشۆین بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە بۆ نمونە کاتێکە لە دوانەکە هاوڵاتیان لەندوەری گرتبوو باسییان لەوە کرد کە گۆشتە خۆن لەوە گرنگترەوەی کاتێکە گۆشتە خۆی پەتی ددان بەکاربێنی لە هەمان کاتیشا بۆ نمونە کاتێکە خواردنی شەربەتێک یا خود شتێک ئەخورێت کە ترشەڵۆکی دەممان زیاترەکە پێویستە ڕاستەوخۆ دوای ئەوەنە بۆ نمونە دەدەقە چارێکێکی بەسەرا بڕوە 20 دقی بەسەرا بڕوە ئەنجا دەمودانمان بشۆین بەدڵنیایەوە پەتیدان زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە لەم بارەیەوە هەم بۆ کەمکردنەوەی بۆنی ناخۆشی ناودەم کە دواتر بەڕاستەوخۆ بە وردەکاری ئەچینە ناو ئەم بابەتەوە کە بزانین سوودی چییە بەکارهێنانی پەت لەگەڵ دکتۆرەکەمانە چونکە ئەم خواردنانەی کە ئیخویندا لە ناو دەممانە لە ناو بینی دانەکانمانە جێی خۆیان کارێکی سەرەکی کلۆر بوونەوە بەدڵنیایەوە جێی خۆیانەکەنەوە خواردنەکان بەدڵنیایەوەگە پەتیدان بەکارنێنین هیچ پڵ نابێتەوە هیچ خواردنێ لا ناچێت لە بینی دانەکانمانە بەفڵچە ئەتوانین ئەوانەی سەر ڕووی دانەکانمان نابین بەڵام بۆ چۆنەوترێ تەنها ئەوی بینی دانەکان پەت لە ئاچێت دەستخۆش بێت اینجا زۆر بە ورد و درشتی ئەم بابەتە باسەکەین لەگەڵ پزیشکی پسپۆڕە هەر پرسیارێکتان هەیە ئێوە لای خۆتانەوە ئێمە لێرە لە پزیشکەکەیەکەین بەڵام لەگەڵمانە بمێنەوە دوای ئەم وچانە دووبارە ساڵتان لەبێ عزیزانم جا بۆ ئەوی بە ورد و درشتی بچینە ناو بابەتەکە و بزانین چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پارێزگاری لە دەمودانمان بکەین میوانداری پسپۆڕێکی تایبەتمان کردەوە بابەتەکە دکتۆر هەژان عەبدولواحید دکتۆرە فەرموو سپۆڕی ددانی منداڵان زۆر بەخێربێت دکتۆرە گیان بەخێربێت زۆر سپاس دکتۆر ئەمەوێ یەکسەر لەوە دەست پێ بکەم لە مانگی ڕەمەزانە چۆن دانەکانمان پارێزین وەکەی دانەکانمان بشۆین سەرەتا سڵاوتان لێبێ و ڕەمەزانتان پیرۆز بێ بۆ پارێزگاریکردن لە دانمان بە تایبەت دانشۆردن یەکێکە لە ڕێکارە هەرە باشەکان باشە لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانی شاچکۆک و ئەزانین ئێمە ناودەم بڕێکی
زۆر بەکتریای تایە و بە تایبەت لە ڕەمەزانە لەبەرەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ ئێمە ئاو ناخۆینەوە و لیک کەم ئەبێتەوە لە دەما ناودە موشک ئەبێتەوە ژماری بەکتریاکان زۆر زیاکە لەبەرەوە پێویستە گرنگێکی زیاتر بەدانەکانمان بین لە مانگی ڕەمەزانە ئەمەش بەچی ئەبێ یەکەم شت بە دانشۆردنە باشەم پێویستەکە هەموو کەسێک لە دوای بەربانگ دوای ئەوەی بەربانگ ئەکاتەوە واروەها دوای پارشێویش دانەکانی بشوە بەڵام بە نیو سعات دوای ئەوە چونکە وەکو ئەزانین بە تایبەت لە ئێوارانە خەڵکی ئێمە زۆر بڕێکی زۆر شیرینی ئەخوا خواردنە گازیەکان ئەخوا یان ئەو خواردناخوا کە ئەو خواردنا ناخوا کە ترشی زۆرتیایە کە ئەمانە مینای دانەکە کەمێک زەعیف ئەکا لەبەرەوە باشتر وایە ئەگەر حەز ئەکا غەرغەرەیەک بکە هەر بە ئاو دوای ناخواردن بەڵام نیو سعات دوای ئەوە دانەکانی بشوات. باشە دکتۆرە زۆرێک لە هاوڵاتیان لە ئێسای کێشیان ئەوێ من خۆم زۆر ئەو پرسیارم ئاڕاستەکرا و پرسیاری خۆشمە تا ڕادەیەک بۆ نمونە کاتێک کە ئێواران بەربانگەشکێنین و تا پارشە و هەیە ناخەوێتەوە یاخود بۆ نمونە بە بۆنەی شەوانی لەیلەت و قەدرەوە هەنێ ئەوە کار هەیە کە ناخەونەوە تاوەکو کاتی پارشێ و ئەکرێت لەو مەودایەدان نەشۆرێت بەس پارشێ و دامشۆرێواتە لە شەوەکە لە ڕۆژەکە یەک جار دامشۆرێت ئەگەر کەسەکان دوای بەربانگ بە نیو سعاتدانیان پشۆن و دوای ئەوە دووبارە شیرینی نەخۆنەوە یان زۆر خواردن نەخۆنەوە کێشە نابێ هەتاوەکو پارشێ و دان نەشۆنەوە بەڵام بە مەرجێک لەو بینە ئاوێکی زۆر بخۆنەوە چونکە ئێمە ئەزانین ئەو خواردنەوەی زۆر وای لێکە ناودەم پارە تەڕ ئەبێ ئەمە وای لێکە ژماری بەکتریاکان کەم ئەبێتەوە وەکو شۆردنەوەیەکی ناودەم وایە ئاوێکی زۆر بخوا تاوەکو پارشێ و ئەتوانێ دانی نەشواتەوە پارشێ و دوای ئەوەی کەنانی خوار ئەتوانێت دانی بشوە بەڵام بیرمان نەچێ پێش دانشتن پەت بەکارهێنان یەکێکە لە یعنی شتە زۆر مهمەکان بەبێ بەکارهێنانی پەت دانشۆردنەکە هیچ ئیسفادەیەکی نییە یعنی ئیسفادەی هەیە بەڵام تەنها سەر ڕووی دانەکە پاکە بێتەوە بینی دانەکان بە هیچ جۆرێک پاک نابێتەوە پێویستەکە پەت بەکار بهێنێ دوای ئەوە دانی بشوە ئەگەر حەزی کرد کەسەکە خۆی ئەتوانێت غەرغەرەش بەکاربێنێ. ئەی دکتۆر سەبارەت بە میوە ئەمە دوای نانخواردن عادەتەن میوە خۆین ئایا دوای ئەوە پێویستەکە دامشۆین چکە ئەوش هەر شەکریتە وەڵاهی میوەکانی زۆربەی شەکریتیایە و هەیەنە ئەسیدیشیتیایە وەکو پرتەقاڵ و مزرەمەنیەکان ئەمانەش هەمووی مینای دانەکە کەمێک لاواز ئەکا لەو کاتەیە ئەگەر بمانەوێت دامشۆین ئەبێ نیو سعات دوای ئەوە ئەنجادان بشۆرێت باشتر وایە. دکتۆرە زۆرێک لە هاوڵاتیان بەدیاس بۆنی ناخۆشی ناودەمەوە ئەناڵێنن لە ڕەمەزانانە ئایا چۆن بتوانین ئەم بۆنی ناخۆشی ناودەمە کەم بکرێتەوە ئەمە حاڵتێکی ئاساییە ئەم بۆنی ناخۆشی ناودەمە لەبەر ئەوەی ئێمە لە ڕەمەزانە بۆ ماوەی 12 ساعتیان زیاتر هیچ شتێک ناخۆینەوە هیچ شتێک ناخۆین ئەمە وای لێکە بۆنی دەم هەبێ ئەمە شتێکی زۆر ئاسایی و نۆرماڵە ئەمە فسیۆلۆجیە باشە لەبەر ئەوە ئەتوانێت پەت بەکارهێنان بۆ ئەوی بەکتریا لە بینی دانەکانانە بێ بەکارهێنانی غەرغەرە و شۆردنی زمان چونکە سەر زمان بەکتریای زۆر لەسەر کۆ ئەبێتەوە شۆردنی زمان و دانشۆردن ئەمانەوە ئەکات بۆنی ناخۆشی ناودەم کەم بێتەوە لەگەڵ ئەوەیە لەو کاتەیە کە بە ڕۆژوو نیە شەوان بڕێکی زۆر ئاو بخواتەوە. دەستخۆش دکتۆر باسێکی شێوازی پاراستنی ددانی مناڵەکانمان بۆ بکەیت چکە خۆتە زانی کاتێک مانگی ڕەمەزانیە لەگەڵ یان مناڵەکانیش شێوازی ژیانیان ئەگۆڕێ بێکمان تا ڕادەیەک چۆن ئەوە بپارێزین وەکو ڕۆژووگرتن بۆ نمونە ئەو مناڵانی کە ڕۆژوو ئەگرن ئێمە ئازانین مناڵ تۆزێت تەحملی کەمترە عادەتەن کاتێ بە ڕۆژوو بێ ئێوارە تامەزرۆیەکی زۆری هەیە بۆ شیرینی و بۆ خواردنەوە گازیەکان و ئەمانە لەبەرەوە پێویستە دایکان و باوکان زۆر زیاتر ئاگان لە دانی مناڵەکانیان بێ لە مانگی ڕەمەزانە چونکە دانی مناڵ ئەگەر سەیری بکەین بە بەراورد بە دانی گەورەکان دانە شیریەکان دانی زۆر بچووکن لەبەرەوە ئەگەر کلۆریەکی کەمی هەبێ و لە ماوەی ئەم مانگای بڕێکی زۆر شیرینی و خواردنەوە گازیەکان و ئەمانە بخوات وای لێکە زۆر زوو دانەکانی خراپ بێ وی ئەمە زۆربەی کات لە کلینیکەکان لە دوای ڕەمەزانە زۆر مناڵیان کە دانیان خراپ بووە هی ئەوەیە کە بە بەردەوامی شیرینیەکی زۆریان خواردووە لەشەوە من تەنها ڕێنمایم بۆ دایک و باوکان ئەوەیە ئەگەر مناڵەکانیان بە ڕۆژوو ئەبێ ئێواران دوای ئەوەی کە نانیان خوارد ئەگەر حەزیان لە شیرینی بوو یەک جار شیرینیەکە بخۆن یعنی خواردنی شیرینی ئەوەنەی مهمە یعنی چەند جارێک نەیخوا باشتر وایە ینی بۆ نمونە لە ئێوارەوە بە بەردەوامی شیرینیەکە دانەنرابێ هەر مناڵەکە بێت و بڕوات و تۆزەی بخوا یەک جار بەسەریەکە بڕێکی زۆریش بخوا هێشتا ئاساییترە بۆ دانەکانی و دوای نیو سعات لەوە دانەکانی بشوات. باشە دکتۆرە ئەکرێ ئەو خواردنانی کە ئێمە لە کاتی بەربانگە ئەی خوین یاخود لە ماوەی شەوەکە ئەی خوین بۆ نمونە ئەو شیرینی و ئەو میوانەی کە خۆت ئاماژە و پێەیە ئەکرێ بۆ ڕۆژەکەی بێتە خراپترکردنی بۆنی ناخۆشی ناودەمان بەدڵنیاییەوە زۆر خواردنی چا قاوە ئەم شتانە ناودە موشک ئەکاتەوە هەر شتێ ناودە موشک کاتەوە وای لێکا بۆنی ناخۆشی دەم زیاتر ببێت چونکە بەکتریا زیاتر گەشە ئەکا لەو شوێنەیە و کەم خواردنەوەی ئاو هەروە شیرینیش یعنی ئەم شتانە هەمووی وا ئەکا بۆنی ناخۆشی ناودەم زیاتر بێت لەبەرەوە ئەگەر بە دووربین لە شیرینی و لە خواردنەوە گازیەکان و زۆر ئاو بخۆین لە ماوەی شەوەکەیە و بەو شێوەیە یعنی دانشۆردن و
خەرخەرە و پەت بەکارهێنانمان هەبێ بە دڵنیایە بۆنی ناخۆشی ناودەم زۆر کەمە بێتەوە. دکتۆر باسی کاتی ڕۆژوگرتن بکەین. زۆر جار پێمانەڵێن بەکارهێنانی سیواک یاخود بەکارهێنانی فڵچە بەبێ هەویری ددان ڕێگەیەکی باشە بۆ ئەوەی کە دانەکانمان پاک ڕاگرین و بۆنی ناخۆش نەبێ ئەو بە چۆنە؟ وەکو بەکارهێنانی فڵچە بە بێهەویریدان کێشەیەکی وانە چونکە ئەگەر بە تایبەت گەورە ئەگەر تۆ بتانی سەیتەرەت هەبێ بەسەر ئەوەیە کاتێدانە ئەشۆی قوتینەی معجونەکە زۆر عتیادیە توانی معجونەکەش بەکاربێنی چونکە معجونەکان زۆربەی کات بۆنێکی خۆشیش ئەیە بەناودەم وای لێکا بۆنێکی خۆشی هەبێ کەمتر بۆنی ناخۆشی ئەبێ ئەو کەسی کە بە ڕۆژوانەکە لە مناڵانە ئەگەر هەستەکەن قوتی ئەیە ئەتوانێ بەبێ هەویریدان بەکاری بێنێ و سیواکی شتێکی باشە کرێنە خۆش بەکاری بێنێ چونکە وەکو ستیمولیشنێکە یعنی وەکو یارمەتی ئەیە زیاتر لیک دەربدرێ لە ناودەمە ئەمە شواکە بۆنی ناخۆشی ناودەم کەم بێتەوە. دکتۆرە وەک خۆت ئاماژە و پێیا لە ڕۆژانەیە بۆ ماوەی 14 کاتژمێرە کەمتر زیاتر بە ڕۆژوە بین جا زۆرێک لە ڕۆژوانان پشت بەم سیواکە ئەبەستن بۆ ئەوەی ناودەمیان بە شێداری بمێنێتەوە لە ماوەی ڕۆژەکردنا ئاساییە ئەمە لە کاتی ڕۆژوو بوونا بەکاربێنین زۆر شتێکی ئاساییە توانێت ئەوە بەکاربێنێ و نەخۆشەکان مرتاحتریشن چونکە وا هەست ئەکا هیچ شتێکی قوت نەیاوە هەنێک کات کە فڵچە و معجون بەکارێنێ لەوانەیە ترسێکی هەبێ بەڵام ئەوەنی ئێمە بڵین تەنها نەخۆشەکە سیواک بەکاربێنێ و ئیترشەوە توانێ دانی نەشوانە ئەبێ یعنی بە ڕۆژ لەو کاتیا بە ڕۆژ و ئەتوانێت سیواکەکە بەکاربێنێ و بە ئێواران و پارشێوانیش دانی بشوێت و پەت بەکاربێنێ. دکتۆرە ئەمە ئەکرێ جێگرەوەیەک بێ بۆ فڵچە و دواتریش ئەگەر بکرێ پێمان بڵێ ئەمە چیتیایە چه سوودێ بە دانەکانمان نەگەێنێ والله سیواک بەڕای من یعنی هیچ شتێجێگرەوەی دانشۆردن نییە سیواکەکە تەنها بۆ ئەوە بەڕای من باشە لەبەرەوەی نەخۆشەکە هەم مرتاحە لەو کاتەیە هیچ شتێک ناچێتە قورگیەوە هیچ شتێک قوت نایە و پوکەکانی وەکو هینێک ئەکاوای لێکا زیاتر لیک دەربا ناودەمی لەبەر ئەوە هەم بۆنی ناخۆشی دەمی کەمە بێتەوە هەم بەکتریاکانیش کەم ئەبێتەوە بەڵام جێگرەوەی فڵچە و پەت نییە یعنی ئەبێ ئیلا نەخۆشەکە فڵچە و پەتیش بەکاربهێنێ. دەستخۆش دکتۆر باسی ئەومان کرد کە لە کاتی ڕۆژوگرتنا زۆر ئاو ناخۆینەوە بۆیە وشکبوونەوەی دەمڕۆ ئايات و ئەبەش ئەبێتە کێشە بۆ دانەکان ئایا کاتێکە ڕۆژوو ئەشکێنین پێویستەکە چەند ئاو بخۆینەوە چۆن ئاو بخۆینەوە چ کاتێک بۆ ئەوەی کە دانەکانمان بپارێزین باشتر وایە ئاوەکە بە شێوەیەکی یعنی تەدریجی ئاو بخۆیتەوە پێویست ناکات لە پارشێوە بڕێکی زۆر ئاو بخورێتەوە یان لە بەربانگە بڕێکی زۆر ئاو بخۆیتەوە یعنی لەوانەیە ئەمە کێشەی تەندروستی تریش بۆ دروستکان نەکار بۆ دانەکان بۆیە ئەگەر بە شێوەیەکی تەدریجی بە درێژایی شەوەکە هەتاوەکو پارشێو ئاو بخورێتەوە ئەمە شتێکی زۆر باشە ینی بە بەردەوامی وردە ئاو بخورێتەوە. ئەی دکتۆرە ئەگەر بەبێ شەکر بخورێتەوە یاخود بە شەکرەوە بخورێتەوە ئێمە دکتۆر هەر ئەڵێن بەبێ شەکر نەکرد دکتۆریدان ینی هەموو کەسێک هەموو پسپۆڕیەکان ئەڵێن کە شەکر شتێکی خراپە بۆ تەندروستی مرۆڤ باشتر وایە بەبێ شەکر بخورێتەوە و چاش زۆر خواردنەوەی ناودەم کەمێک وشک ئەکاتەوە باشتر وایە کەمتر بخورێتەوە لە بۆ نمونە چەند دکتۆرەکە پێمان بڵێ بە پیاڵەیە بە کوب ئێمە لە دوای بەربانگات عادەتەن حەزمان لە چواخواردنەوە بێ کللتوری ئێوە ڕاستەکەی بەڵام یعنی دوای بەربانگ یەک چا بخورێتەوە و لە پارشێوی شاچایەک بخورێتەوە بەڕای من کافیە ینی هەم حەزەکەشمانەشکێنین بۆ چایەکە پێویست ناکە بە درێژایی شەوە کە چایان قاوە بخورێتەوە ئەمە هەم ڕەنگیش زۆر دروستەکە لە سەردانەکان و هەم تۆزێک ناودەمی شوشکە کاتەوە بۆنی دەم لەوانێ بە ڕۆژ زیاتر هەبێت. دکتۆر باسی چاکرا منیش یەکسەر بیرم چۆلای جگەرە عادەتەن ئەبینی ناوانەی کە جگەرە کێشن زیاتر چاخۆنەوە جاگەر باسێکی زیانەکانی جگەرە کێشانمان بۆ بکە سەبارەت بەو کەسە ئەجا ئایا زیانەکانی دوو هێندە نیە بۆی کە کەسەکە چاشە خواتەوە جگەرەشە کێشێت چایەکە هەم چاو جگەرە هەردووکی ڕنگ لە سەردان دروستەکە کاتێک کە بەیەکەوەشەیەکی بە دڵنیایەوە ڕەنگێکی زۆر زیاتر لە سەردانەکان دروستەکە و هەردوو کیشی و بە تایبەت جگەرە بۆنێکی زۆر ناخۆش دروستەکە بۆ ناودەم و بە تایبەت کەسێک کە لە ماوەی شەوەکە جگەرەیەکی زۆرە کێشێ و بۆ بەیانی بە ڕۆژووە هەم ناودەمی وشک بۆتەوە هەم جگەرەیەکی زۆری کێشاوە ئەمە وای لێکا تەبعاً بۆنی ناخۆشی ناودەم زۆر زیاتر بێ و هەر خۆشی جگەرە ینی بۆ تەندروستی دەمودان باش نییە و بە تایبەت بۆ پوکیش. دکتۆر ئێستا گەنجەکانمان زۆر بەلای ڤەیپ و نێرگەلە ئەچن ئەویش هەمان کاریگەری جۆرە دووکەڵە کاریگەری هەیە لەسەر دەمودان و حتا لەسەر سیەکانی شین بۆ تەندروستی مرۆڤ خراپە هەت چەنێلیان دووربین باشترە. باشە دکتۆرە زۆرجار لەسەر زمانمان لە کاتی بەڕۆژوو بوونە ڕەنگێک و با بڵین بەرگێکی سپی دروست ئەبێت هۆکاری دروستبوونی ئەم بەرگە سپێ لەسەر زمانمان چییە؟ ئایا ئەکرێ ئەمە هۆکار بێ بۆ بوونی ناخۆشی ناودەممان؟ بەدڵنیاییەوە بڵێ ئەوە هۆکارە بۆچی ئەم بەرگە سپێ دروستە بێ لەبەرەوەی لیک لە دەما زۆر کەمە کاتێک کە تۆ شت نەخۆیت ینی بۆ نمونە لیکەڕژێنەکان ئەکتیڤ نەبن کە تۆ شتە خۆیت لیکەڕژێنەکان ئەکتیڤ ئەبێ لیکی زۆر دەرئەیە ئەگەر تۆ شت نەخۆی ئەم لیکەڕژێنانە لیک زۆر دەرنایە لەسەر زمانیەک
طبقەیەک دروستە بێ لە بەکتریا باشە ئەم بەکتریا لەسەر زمان ئەمێنێتەوە ئەگەر زمانمان نەشوین طبعاً ئەم بەکتریانە زۆر کۆ ببنەوە بۆنی ناخۆش دروستەکات لەبەر ئەوە ئێماڵین ضرورە لەگەڵ دانشتنە زمانیشمان بیر نەچێت. دکتۆر با باسێکی مناڵ بکەین مناڵی ساوە کاتێکە تازت دانزەرێنی لە کێوە پێویستە کات دایک و باوکان ددانی پشۆن لە یەکەم ڕۆژەوە کە مناڵەکەمان دانیێت کە ئەم شتە لە 6 مانگ بۆ 10 مانگە لە 4 مانگەیە زۆربەی مناڵەکان یەکەم دانی خوارەوەیانیت باشە پێویستەکە دایکەکە دانی بۆ پشوات و ئەو ڕێنماییەمان کە هەموو کات بۆ دایکان و باوکان دووبارەی ئەەکەینەوە باشترین شت ئەوەیە کاتێک کە مناڵ شیر ئەخوا شەوان لە کاتی خەوا دایکەکەی دوای ئەوەی کە شیری خوارد هەموو جارێکیان بوتڵێک لە تەنیشتیەوەدان یعنی بوتڵی مەمەکەی باشە ئاوی تیابیان ئاوی باتێ یان ئەگەر مناڵەکە ئاو ناخوا ئەگەر بە پەڕۆیەکی تەڕیان هەنێک لە نسی تەڕ هەیە تەنها ئاوی پێوەیە یەک تۆز دانەکانی بۆ بسڕێ چونکە ئێمە زۆربەی مناڵی بچوو کە ئەبینین ئەم دانانی پێشەوەیان هیچ پێوە نەماوە یعنی هەمووی ڕۆشتوو لە تەمەنێکی زۆر زووشە ئەم دانانی پێشەوە بۆ وازوو خراپ بووە ئەمانە بە بۆنەی شیرەکەوەیە هەر خۆی پێشی ئەوترێ بەیبی بوتڵ کێریس ینی ئەمە کلۆریەکە کە بە بۆنەی مەمەی شیرەوە دروست بووە هەنێکات دایک و باوکەکان پێمانڵێن ئەڵێ من خۆ شیری خۆم ئەخوا دایکەکاڵێ خۆ شیری خۆم ئەخوا بەڵام شیری شەکریتیایە و کاتێک کە مناڵەکە ئەم شیرە ئەخوا لەسەر ئەم دانانی پێشەوەی ئەمێنێتەوە هەتا بەیانی ئەمە وای لێکا دانەکان زۆر خراپەکە بەکتریاکان ئەکتیڤە بن و دانەکانی هەمووی کلۆرە بێ لەبەرەوە باشتر وایە لە یەکەم جارەوە کە دانی هات هەموو شەوێک دوای ئەخیر جار کە شیری خوارد دانی بۆ پشۆرێ ئەگەر لە ماوەی شەوەکەیە هەستا بۆ شیر خواردن بە پەڕۆیکی تەڕبۆی بسڕن یان ئاوی باتێ دایکی دوایەوە. باشە دکتۆرە زۆر جار دایکان و گلەیەشەکەن ئەڵێن کاتێکە مناڵەکە شەوەکەی هەڵەسێتەوە بۆ شیر خواردن بۆ نمونە ئەو ئەوێ مناڵەکەی بخەوێتەوە بۆی هەم مناڵەکەی و هەم خۆشی ئیسراحەت کات ئەگەر بۆ نمونە دانی بۆ پشوات مناڵەکە خەوی ئەزرە و دوای خەوی لێ ناکەوێتەوە لەم حاڵەتانەیە چی بکەن دایک و باوکان کاتێکە مناڵەکە هەڵەسێتەوە ناڵێن بۆ نمونە ئاخر جار کە مناڵەکە با بڵین سعات دە ئەخەوێ لە سعات دەیە کە پێشەوەی بخەوێ کە شیرەکەی یایە دانی بۆ پشوات ئەجا خەوەکە دەست پێ بکە کە خەوت خۆی ئێمە پێمان باشە دوای مناڵدانی هات تاوەکو بەیانی زوو شیر نەخواتەوە بەڵام مناڵی بچووک لە دوای لە 6 مانگ و 10 مانگە لە نیوەشەوە برسی ئەبێتەوە هەڵەسێتەوە بۆ شیر کە شیریایە ئەو کاتە پێویست ناکدانی بشوات چکە ئەکید مناڵەکە خەوەکەی ئەڕوا خەوەکەی زڕێ هەر تەنها یەک مەمەی ئاو لە تەنیشتیەوەدانەیە ئاوەکەی باتێ ئەگەر ئاوەکەی نەخوار یەک پەڕۆی تەڕ لای خۆیەوەدانێ پەرداخێک ئاو تۆزە پەڕۆکە تەڕکە و دانەکانی بۆ بسڕێ بەس دانەکانی سەرەوە پێویست ناکدانەکانی خوارەوە چکە هەر خۆی مناڵەکە زمانی خاتە سەر دانەکانی خوارەوە شیرەکە لەسەر دانەکانی خوارەوە نامێنێتەوە. دەست خۆش دکتۆر پێش ئەو باس لەگەڵ هاوکارمە باس ئەومانە کرد کاتێک کە مناڵەکانمان پێویستەکە چارەسەریان بۆ بکەین خەڵاتیان بۆ دابنین یاخود لە بەرچاویانە ددان بشۆین ئەمە تا چنێک گرنگە بۆی مناڵەکە هان بدرێت بۆی کە ددانی بشۆ یاخود فێر بێت یاخود لە چارەسەر نەترسێت بەدڵنیایەوە زۆر زەڕورە حتا هەنێ ریسێرچ هەیە کراوە ئەڵێ مناڵ پێشەوەی دانی بێت ئەبێ دایکەکە وردە بە گۆزێکیان بە پارچە پەڕۆیەک پوکی بۆ بسڕێ بۆ ئەوی فێری ئەو شتە بێت کە بزانێ ئەبێ دانشتن هەیە شتێک هەیە ئەبێ دووبارە ئەم شوێنانی بۆ پاکەنەوە باشە لەبەر ئەوە وردە باشتر وایە فێر ببێ کە دانی بۆ پشۆن باشە و هەروەها پیشاندانی هەنێ ڤیدۆی فێرکاری و ئەمانە زۆر شتێکی باشە مناڵەکە وای لێکا زیاتر تەشجیع بێیان بۆ نمونە خشتێکی بۆ هەڵەواسی سەحێکی بۆ لە بەیانیان و شەوان کە دانی ئەشوە وای لێکەی تەشجیعەکەی هەر ئەوەنە مناڵەکە فێر ببێت ماوەیەکی زۆر ئەگەر هەموو ڕۆژێ دوو جار دانەکانی بۆ پشۆرێ وای لێ مناڵەکە خۆی تەحمل ناکادانی نەشوە چۆن گەورە هەست ئەکا ناو دەمی پاک نییە خەوی لێ ناکەوێت مناڵەکەش ڕایە لەگەڵ ئەو شتەیە. باشە دکتۆرە باسێکم لە بەکارهێنانی مەمەوشکە بۆ بکە لە مناڵانە تا چ تەمەنێک مناڵ ئاسایە مەمەوشکە بەکاربێنێ ئەو ترێککە تاوکو تەمەنی 3 ساڵی ئاسایە بەکاربێنێ ئەمە ڕاستە؟ مەمەی وشک ئەتوانێ مناڵ بەکاری بێنێ باشە ینی شتێکی باشە هەم بۆ ژیربوونەوەی مناڵ هەم هەنێک کات خنکانی لە ناکاوی مناڵی زۆر ساوای بچووک بە بۆنەی مەمەی وشکەوە ئەتوانێ بیپارێزێ مناڵەکە ئەپارێزێ شتێکی خراپ نییە بەکاربێ بەڵام تاکەی ئەمە قسەکەیە باشتر وایە ئەگەر دایکەکە توانی لە دوای تەمەنی ساڵەوە بەکاری نەهێنێ ئەگەر نەیتوانی هیچ نەبێت تا 2 ساڵ تەرکیا بێ مناڵەکە باشە یعنی لە دوای 2 ساڵەوە باشتر وایە بە هیچ جۆرە مەمەی وشک بەکار نێنرێ و جۆری مەمەکەش هەتاوەکو مەمەکە تەنکتر و فلاتر بێ باشترە ئەو مەمانەی کە زۆر گەورەیە و مناڵەکە زەختێکی زۆری لێکا لەوانەیە شەویلگەی یعنی تۆزێک شکڵەکەی بگۆڕێ ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەکار بهێنرێت باشە و بەدڵنیایەوە یعنی لە دوای تەمەنی 3 ساڵیەوە توانین بڵین هەر کفرە مناڵ مەمەی وشک بەکاربێنێ بە هیچ جۆرێ بەڵام ئەگەر بتوانێت پێش 2 ساڵ زۆر باشە. ئەوە کاریگەری ئەکاتە سەر خواری ددان وایە کاتێک دڵنیایەوە هەنێک کات وای لێکە ئۆپن بایتی ئەکاواتە دانەکانی کراوە هەتا مناڵەکە کە دانیشی جووت ئەکا دانەکانی کراوەیە و زۆر کاتیش
اعتماد دەکاتە سەرچی هەنێ دایک و باوک ئەڵێن مناڵەکەم تا تەمەنی 4 ساڵ یا 5 ساڵ مەمەی وشکی خواردووە بەڵام دانیشی عیبی نییە ئەمە مەسەلەکە لی چییە مناڵەکە زەختێکی زۆر ناکا هەنێ مناڵ هەیە زەختێکی زۆر ئەکا کە مەمەی وشک ئەکاتە دەمی بە پرێژەرێکی زۆرەوە ئەیکا بۆیە ینی تەسیرێکی زۆری ئەبێ لە سەردان و شەویلگەی بەڵام هەنێ مناڵ هەیە هەر ئەوە لە دەمیایەتی ئەسڵ ناشی مژێ مەمەکە لەبەر ئەوە زەختێکی زۆری لە ناکا و مناڵان تا 4 ساڵیش داری وایە 5 ساڵیش مەمەی وشکیان لە دەمای و هیچ کێشەی ڕاستە بەس ئێمە نازانین ئایا مناڵەکە زەختەکە یاخود زەخت ناکا کەوایە بەکاری نهێنێ باشتر بەڵنیایەوە ئێمە قەت بەدایک و باوکەکان ناڵێن ئەگەر زەخت نەکا قەینا با تا 4 ساڵ بی مەمەکەی لە دەما بێ ئێمە پێی ئەڵێن لە ساڵ بۆ 2 ساڵە هەوڵ بە پێیتەرەکەیت دەست خۆش دکتۆرە یان زۆر خۆشحاڵ بووین لەگەڵمانە بوویت بەرنامەکە و پرزانیاری کرد دکتۆرە ژان عەبدولواحید زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵمانە بوویت سپۆری بیانی منداڵان دەسەکانە خۆش بووە زۆر خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵ بووین جا لیندا ئەمە بەگشتی باسمان لەوە کرد کە چۆن منداڵان و چۆن گەورانیش لە ڕەمەزانە پارێزگاری لە دەمودانی خۆیان کرد جا ڕاستان هەندێک کارمەندی دڵسۆز هەیە کە فەرمانبەری دڵسۆزن کە سەرەڕای ئەوەی کە خانەنشین بوون بەڵام هێشتا بەردەوامن لەسەر ئەرکەکەیان و هێشتا حەزەکەن خزمەت بە کۆمەڵگا بکەن اینجا بڕگەکەش خۆ بڕگەکەش خۆم کردومە جا زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ ئەو خاتونە بەڕێزەیە ئەو بڕگەیەم کرد ڕابعەخان کە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم لەگەڵیا چونکە دڵسۆزیەکی زۆری تیا بوو بەرامبەر بۆ مناڵانە لە بەشی نەبەکام اینجا هەنێ جار بە گۆرانی و ئەیان باتە سەرەوە کە ئەمەش کاتێکە مناڵێک تازە لەدایکە بێت بە گۆرانیەوە ئەی باتە بەشی سەرەوەی نەخۆشخانەکە بەڕاستی شتێکی زۆر جوان بوو من زۆر چێژم لەوە بینی کاتێک ئەو بڕگەیەم ئامادە ئەکرد نمونەی کارمەند و فەرمانبەری دڵسۆزە اینجا با بچین بێکەوە ئەم بڕگەیە ببینین با ببینین کە چەندێک کارمەندی دڵسۆزمان هەیە لە وڵاتەیە فەرموون سڵاوتان لێبێ خۆشەویستان من لیندا عەبدوڵڵام لە کورساتەوە لەگەڵتانم اینجا ئەمڕۆ هاتووم بۆ نەخۆشخانەی مناڵبوون و بە دیاریکراویش لە بەشی نەبەکامم نەبەکام بۆ مناڵانە دەوترێت کە لە پێش 37 هەفتەی سکپڕی لەدایک دەبن اینجا لێرە چیرۆکێکی سەرنجڕاکێش و زۆر جوانتان بۆ جێڕمەوە کە خاتوونێکی خانەنشین کە سەرڕای ئەوەی خانەنشین بووە بەڵام هێشە دەوامی خۆیەکات و زۆر بە دڵسۆزیەوە مناڵەکان وەرەگرێت ئەیبات بۆ بەشی نەبەکام اینجا لەوە سەرنجڕاکێشتر بەدەم گۆرانی و بە خۆشەویستیەوە مناڵەکانە بات بۆ بەشی نەبەکام اینجا با لە دەمی خۆیەوە چیرۆکەکە ببیستین بیناسین بزا ئەو خاتونە بەڕێزە چییە؟ دکتۆرە گیانەمە ئەمەلیاتە مناڵەکەمان کچە تۆزە سەکشنی هەیە خوانەی بڕێت اینجا خۆشەویستان ئێستا لە بەشی مناڵبوونم اینجا لە بەشی مناڵبوون شێوازەکەی ئەم لایە بە سروشتیە مناڵبوون بە سروشتی ئەگەر کێشەیەکی بۆ دروست بوو یا خۆت مناڵەکە لەدایک نەبوو یەکسەر لە بەرامبەریا بەشی نەشتەرگەری هەیە یەکسەر ئەگوازرێتەوە بۆ ئەوێ و لە یەکترەوە نزیکە اینجا پێیان وتم ئەو خاتونە بەڕێزە ئەو خاتونە نەرمونیانە لێرە داوامەکات ئێستا مێ بانگشتی بکەم کە ناوی ڕابعەخانە سلااو لێرە ڕابعەخان چۆنی ئەحواڵت بژێ سپاس دەکەم خۆشحاڵ بووم بەخێربێن کەناڵی کورسات دەستخۆشیان یەکەم هەر بژیت ئەتوانی باسێکی ئیشی خۆتم بۆ بکەی لێرە؟ بەڵێ من خۆم تەمەنم والیدم 62 تەبعەن خانەنشین بووم بە ئەوەی حەزم لە ئیشەکە کردووە گەڕاومەتەوە بە تەییدی شەید ئیستێژ ئامادەم ئەوەی کە خزمەتکەم لەبەرەوەی ئێمە جیاوازی ناکەین عەرەب بێ سووری بێ تورکی بێ ئێرانی بێ ئێمە خزمەتی خۆمانەکەین بەڕاستی خەستەخانەکەمان زۆر خەستخانەیەکی پێشکەوتووە ئیشەکەی من مناڵەکان ئەبەمە خوددەست پێشوەختەمان هەیە مناڵی کامڵمان هەیە ئەوەی پێویستی بە خوددەست بێ ئەی
بینە سەرەوە دکتۆری مناڵی لێ لە سەرۆ بەشی خودەج بەشێکی زۆر باشە ئالاتی پێشکەوت و جیازی پێشکەوتومانەیە پێویست بکە لەوێ ئەمێنەوە پێویستیش نەکات دوای نیم سەعات بە دایکەکە یا مرافقەکە ئەڵین وەرەوە مناڵەکانتان بەرەوە یعنی هەموو مناڵەکان ئەبن بۆ سەرەوە ئەوەی پێویستکە زۆر باش شەرت نییە ئەوانەی کە کامڵن پێویست ناکە لای دایکەکە اینجا پیانەڵین شیری خۆتان بەنێ هەتا شیری خۆتان مناڵێکی کامل دروستە بێت تەندروست دروستە بێ لە شیری قوتووی دەرکەرە ئەولاوە بە شیری دایکەکان ئیتر ئیشی من ئەوەیە مناڵەکان ئەبەمە جا پێیانوتم زۆر بە نەرمونیانی و گۆرانیان وڵایڵە مەمە گوڵەکەی خۆم مۆزەکەی بەقەر تۆزیەکە بەقەر مۆزێکە ئەو گۆرانیان ئیتر مرافقەکانەوە نەمر تەبعاً ئوسلوب پێش هەموو شتێکە لەبەر ئەوەی نەخۆش زۆر گوناحە یعنی تۆ چاوەڕێی قسەیەکی خۆشی لەگەڵاکەی نیوەی شیفایە بۆ ئەو نەخۆشە ئیتر منش خۆم هەری وا هەڵکەوتم یعنی مناڵم خۆشێ خۆشم ساحب مناڵم خوانی بڕێ چاوەکەمی سپاس دەکەم ئێستا ئەچینە سەرەوە پرسیارم ماوە لەوێ لەگەڵمان پێویستە لەبەرەوەی هەمووی بچووکن پێشوەختەن بۆ ئەوی تووشی میکرۆب نەبن کەوا گرنگە داپۆشەری پێڵاو لە پێ بکەین پێش ئەوەی بچینە بەشینە بە کامەوە اینجا ڕابێ خان ماوەی چنەکە بە خانەنشین بووتوە بەردەوام خۆم وەگیان 62 موالیدم تقریبا ساڵی هەشتاکان تەعین بووم ئیتر طبعا خانەنشین ساڵی پار خانەنشین بووم بە بۆنی تەیدی شەیدەوە گەڕاومەتەوە یعنی ئامادە بووم بە خۆبەخشیش ئەو نە حەزم لە ئیشەکەمە بە خۆبەخشیش بگەڕێمەوە خزمەت بکەم ئیترەوە بوو فەترێ چووە ماڵەوە دوای قەراری هاوتیان وڵا ئەگەڕێنەوە لەسەر تەیدی شەید پلەیەک و پلە دوو منیش برایەکم شەیدە ئیتر خۆم زۆرم حەز لە ئیشەکە یعنی لەوانەیە هەروە باتمە بەبێ خانەنشین و شتیش دەوامم کردا حەزم لە ئیشەکەی زۆر باشە کەوا ڕابێ خان ماوەی نزیک ساڵێک بەردەوام بە خانەنشین بووە و داوامەکات. خانوتت مناڵەکان ئەهێنینە ئەو بەشەوە ئەنجا دکتۆری تایبەت ئەیبینێت مقیمی لێ مقیم ئەقدەمی لێ اینجا مناڵمان هەیە پێویستی بە شوشە هەیە پێش وەختەمان هەیە میکۆنیۆمان هەیە میکۆنیۆمەکانەوانەیە لە تەخیر بوون لە دایک بوون پێویستیان بە غەسلی ماعیدەیە مناڵی کەشمان هەیە ماشەڵڵا کامل بەس هەر بە تایبەتی ئەو مناڵانەی لە کاتی خۆیان لە دایک بوون هەر ئەهێنرێنە ئێرە ئیلا عملیاتەکان زیاتر چکە دکتۆرەڵێ ئەبێ بیان بەنە سەرەوە لە بزیانەگرین شەکریان بۆکەن ئەگەر پێویستیان بە هیچ نەبێ دوای نیو سەعات دەڵێ وەرەوە بیگەرەوە باشیری دایکەکەی باتیە ئەوەشی پێویستی بێت جیهازی پێشکەوتومان هەیە پێشوەختەکان بە تایبەتی ئەوانە احتیمال دوای ئەوەی مناڵەکە ئەبێتەوە لای دایکەکە ئاگام لێ بۆ ڕێنمایی دایکەکە دەکرد چ جۆر ڕێنمایەکەی ئەمە ئەبێ شیری خۆتی بیتیە ئەگەر پێشوەختە بێ دوای فترێکی کە ئەیهێنیتەوە ئەم دەرسیە جورعە دەرزی بۆکەی وەکو ڤایرۆسی جگەر ڤیتامینکەمان بۆ کردووە لە 2 کیلۆ بەرەو ژوور هەر سێ جورعی بۆ کرێ ڤیتامینکەی بۆ مەینی خوێنەکە بۆ خوێن ڤایرۆسی جگەر هەر ڤایرۆسی جگەرە بیسیجیش هیچ سیلەکەی لە سەرشانی ئەکرێ ئەی ڕابێ خان ئەم ئیشە چی بە تۆ بەخشیوە چه هەستێکە هەموو ڕۆژێک مناڵێکی تازە مناڵ زۆر پاکە زۆر بەریئە زۆر مرتاحم گۆرانیان بۆڵم ئیتر ئەیانێنمە سەرەوە مرافقەکە لەگەڵما زۆر مرتاحە ڕۆژی چەنەها دوعای خێرم بۆکەن بەڕاستی یعنی لەبەرەوەی کە ئوسلوبێکی جوانیان لەگەڵ من خۆ بەخش بووم بڵێن خانەنشین بووم خۆم بە خۆبەخشی گەڕامەوە ئێستاش ئامادەم خواتەمەند بە ئەوەی کە خزمەتکەم بۆ خانمان و کارمەندانی تەندروستی ئەوە بەڕاستی جی شانازیە بەڕاستی زۆر هیلاکە بن لە پریزگە تا شورتە تا ئیدارە بەڕاستی دکتۆرە تاڤان بەڕاستی بەشەکەی خۆم شوێن ماشەڵاشە ئەلەم عوتڵا شەو و ڕۆژێکی واهە بۆ 50 ولادە کراوە بەڕاستی ئێمە دوو شەفت دەوامەکەین هەشتی بانی بۆ هەشتی ئێوارە هەشتی وارە بۆ هەشتی بانی لە ساغ بێڕابێخان هەر بژیت ئەمە نمونەیەکی جوانی ئیشکردن بە دڵسۆزیەوە بە ڕوویەکی خۆش ئەو مناڵانە کە تازە لە دایکە بن بە گۆرانی و بە دڵسۆزیە و ئەهێنرێنە ئەو شوێنە تاوەکو و تەسلیمی دایکەکە ئەکرێتەوە
خۆشحاڵ بووم لەگەڵتان ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم لە ستۆدیۆ خواتان لەگەڵ دەستخۆشی بەڕاستی نمونەی خاتونێکی جوان و خوێنشیرین و ڕۆحسوک بەڕاستی کە ئێمە هەر ڕۆشتین قسەمان لەگەڵا کرد یعنی دڵمانە کرایە بەرامبەری ماشەڵڵای لێبێ ئەوەنە خوێنشیرین و ڕۆحسوک بوو بە قسەکانی بە گۆرانەکانی بە وشە خۆشەکان ئیجا وشەیەکی زۆر خۆش بەکارێنا زوو هەرێ و گوڵەکەی من ئەو وشەی زۆر خۆش بوو لە سەردەمی سڵاو ڕێزمان بۆی هەیە و هیوادارین تەمەند درێژ و لەش ساغ بێ ئیشەڵڵا زۆر سپاس دەکەم جایەکێک بلو نمونانەی کە زۆر بە دڵسۆزیەوە کارەکەیە کرد و کاتێک ئەو مناڵانەی بە گۆرانیەوە بردەسەرەوە بەشەی زۆر سەرنجڕاکێش بوو جا شەرمیە کرد گۆرانێکەشمان بۆ بڵێ زۆر پێمان وت گۆرانێکەمان بۆ بڵێ گۆرانێکی زۆر خۆشی بۆ ئەوتن اینجا هیوادارم نمونەی ئاوا زۆر بێت لە کۆمەڵگایە بۆ ئەوەی کە بەردەوام من لە خزمەت چونکە ئەم خاتونە بەڕێزە سەرڕای ئەوەی کە خانەنشین بووە بەڵام هێشتا ئامادەیە داوامەکەی خۆی بکە لەبەرەوەی ئەوەنە مناڵەکانی خۆشەوێ ئەمەنە دڵسۆزە بۆیان ینی بۆ خانمانی زۆر دڵخۆشیە کاتێکە بینن کە خانمێکی لەو شێوەیە مناڵە تازە لەدایک بۆ کەیان هەڵەگرێت و گرنگی پێئێت بەڵێ دەست خۆش بەلیندا ئەزان و خۆشەویستان ئێمە ژوا وردە نزیکە بینەوە لە بانگی پیرۆزی ئێوارە و نزیکە بینەوە لە 5:53 دقا بە نزیکەی ئێسش کاتی بانگی پیرۆزی ڕەمەزانە و ئێمەش هیچمان نەماوە و بەخواتان ئەسپێرین و ڕۆژ و تەعاتی هەموو لایەکتان قوبڵ بێت خواتان لەگەڵ